زۆر باشمەوە سایانی بەڕێز ئێستش کاک دکتۆرە فەرموویەکە ئەگەر تێبینی سەرنجە پرسیارێک هەیە توانین مداخلەکان وەرگرین. فەرموون بەڵێ جنابی مامۆستا بورهان مامۆستاگیان فەرموون خزمەتتانە. باش دەستان خۆش بێ هیوادارم دەنگ هەبێ. بەڵێ مامۆستاگیان. باش ڕێزی خۆشەویستیمان کاتێکی خۆش بۆ ئێوە هەموو لە مامۆسایان و دەستخۆشیش لە دکتۆرەکەم بەڕاستی منم ڕۆ یەکەم جارم بوو بێمە ئەموداخلەوە بە بوونی مامۆسای حیاوە زیاتر دەستخۆشی لە ئێوەی بەڕێزەکەم دەستان خۆش. مامۆسایان من لە دەرەوەم زیاتر لە ئەوروپا لێرە کهێنمانەیە کۆمیونیتی و شتانە دەرسیشم وتۆتەوە تقریبان 8 ساڵ لێرە. بەڵام پژیری لە قسەکانی دکتۆرەکەم لە لایەک و پرسیارێکیش ینی پشگیریەکە بەوەی کە من خۆم بەشداری سەرەتای جامیعە بوو هاوڕێیەکم لێرە کە ڕۆشتم لەگەڵی بڵێن جامیعەی براتفۆرد مامۆسایەک لەوێ بوو کە سەرەتای کردنەوەی جامیعە و قسەکردنەکان دوو وەرەقەی شەهادەکەی بەس کردەوە و مامۆسایە کە شەهادەیەک بوو وتی ئەگەر ئێوە دێن بۆ ئەم دوو وەرەقە لە ئێسەوە خۆتان مانوو مەکەن. ئەگەر ئێوەتانەوێت بێن تەنها ئەم دوو وەرەقە وەکو شەهادە بەدەستی بێنن دڵنیام زەرەرەکەن و خۆشتان مانووەکەن و سوودمەند نابن یعنی لە جامیعە. ئەگەرەتانەوێت بە شوێن ڕۆشنبیری و سەقافەت و تێگەیشتن و یعنی ئێوە بتانەوێت لە جامیعەکە سوودمەند بن لە دەرەوەیش سوودمەندیەکە بگە یعنی هەردوو لا پێکەوە ئەو کاتە ئەتوانی استفادە بکەن و وەرن بۆ ئێرە شوێنی ئێوەیە. یعنی ئەمانە هەر تەواو ڕوونکردنەوە بوو لەسەر قسەکانی ئەو لەگەڵ دکتۆر هیچ شوێنێکی نەبوو. بەڵام ئەو تەناقوزەی کە ئێمە خۆم بۆ من خۆم مامۆسای سەرەتایی مامۆسای ئەلفوبێ لە کوردستان یعنی من خۆم هاتوومەتەوە کوردستان یعنی کە بۆ خزمەت بۆ باشکردن بۆ چاکردن یعنی حتا ڕۆشتمە لای مدیری تەربیەیش یعنی بەداخەوە کاتە بمنی و تۆ یعنی شوێنێکی باش وەیە ینی چۆن ئەیگۆڕیتەوە بێرە. یعنی من ئەڵم ئەو کەسانی کە سەرۆکی پرۆسەکەن لەم پرۆسەی پەروەردا ئیشەکەن جێگای خۆیان نییە. من وا هەست ناکەم تەنها یعنی من بتوانم وەکو بۆ نمونە من ئەگەر بە تەنها لە کە خۆم بۆ نمونە ئەو 2 ساڵەی کە دەرسم وتۆتەوە لە کوردستان ئەو 2 ساڵە خۆم بە سەرکەوتوو ئەزانم و ئەوەیشم هەبووە ینی بەڵام سێرم کردووە ئەو سەرکەوتنە نەبووە کە سەرکەوتنێکی حتمی بێ بۆ جێگاکەم بۆ شوێنەکەم بە شێوەیەکی گشتی بۆ چووکم پرۆسەی خوێندن پشتیوانی من نەبووە ناچار کە تۆ پرۆسەی خوێندن پشتیوانی تۆ نەبێ تۆ خۆت بە ینی نازانم خۆت پێ سەرکەوتوو دانانی. من زۆر جارەڵێم یعنی من مەبەستم لەم قسە تەنها ئەوە نییە بەڵام خوێندنی ئەوروپا جیاوازە لە خوێندنی کوردی سێرەکەی ئەو یعنی خوێندن پرۆسەی خوێندن لە هەموو شوێنێوەکو یەکە یعنی تەنها جیاوازی زمانە ئەنا هیچ شتێک جیاوازیەک نییە کە ئەم جیاوازیە نییە بۆ ڕێکخراوانی قوتابیان ینی بە شێوەیەکی گشتی مامۆسایان ینی زۆر جار من ئەبینم تەنها ڕێپێوان و خۆپیشاندان و ئەم شتانە ئەکەن تەنها ینی موچە سەرەکیە تەنها بۆ موچە بۆچی ناکرێت ینی جیا لەو مشریف و ئیشرافی ئەوان کۆمەڵە پرۆگرامێکی تۆکمە و باش دابنرێت کە خوێنکاری سفادەی لێ بکە. ئەوە من مامۆسا کاتێک کە خوێنکار سوودمەند نەبێ لەوانەکەم من خۆم لە ڕووی دەرونیەوە کێشم بۆ دروستە یعنی لە ڕووی دەرونیەوە مەبەستم چیە مەبەستم لاشعوریە شتێکی تەواو نادەم بە قوتابیەکە با پارێشم تەواو بێ با گیرفانم تەواو بێ لە کۆتاییە خەوێکی خۆش ناکەی ئارام ناژی. یعنی مەبەستم پرسیارەکە لێراوەیە ئایا ئێمە بۆ نەمانتوانی و ئەو ڕۆڵە کاریگەرە ببینین و پەیوەندیەکی تۆکمە و باشمان هەبێ جگەلەوەی ئەگەر پەیوەندی نەبێ بە پەروەردەوە یعنی تەنها من ئەگەر مامۆسا بم نا کەسێکی ئەکادیمیانی هەر هەمومان بتوانین
شتێک بکەین بۆ ئەوەی بتوانین هەمومان ئیسفادە بکەین چونکە لە کۆتاییە من مناڵمەیە تۆ مناڵە کە مامۆسامەیە بەس ئەینێرینە چ پەروەردەیەک ئەینێرینە کوێ لەکوێ دروسە بێت بۆچی ئێمەدامانەوێت شتێکی تایبەت پرایڤێت فێر بێت بەداخەوە لەگەڵ پەروەردەکە ئێمە عین جیاوازە بۆچی لە ئەوروپا ئەم پەروەردە و پرایڤێتە نییە یانیها کەواتە سێقەیان لەسەر خوێندەکەی خۆیانەیە بە شێوەیەکی گشتی هیوادارم لە کاتم نەگرت من حەزم کە زیاتر لەگەڵتان بم بەڵام دیارە لەوە چه کاتەکەم کەم بێ فەرمون مایک ئازاد دەستخۆش بە مامۆستا بەخێر بۆ ئەوانە تەمان مامۆستایانی تر کە لەگەڵمان بوون لە سەرەتاوە هەندێک باسی ئەو شتانەمان کردووە هەندێکی ئەوەی کە لەم کۆرسە زیاتر جەختی لێ دەکەمەوە من و لە کتێبەکەش تەمان مامۆستا ئەگەر بزانی کتێبەکە ئەم بڵێن منهەجەکە یا ئەم کۆرسە با بڵێن منهەجەکەمان یان بابەتی خوێندنەکەمان ئەم کتێبەیە کە خۆمە پەروەردەناسی ڕخنەیی مەبەستی کۆرسەکە مەبەستی کتێبەکە ئەوەیە کە ڕوانگەیەک بۆ شتەکان پێشکەش بکات و قسەکە لەوە نییە کە تاکە ڕێگەیە بۆ چارەسەری کێشەکان بەڵکو ڕێگەیەکە کە جۆرێک لە جۆرەکان وعدی ئەوە دەدات کە بەشێکی کێشەکانی ئێمە چارەسەر دەکات بە تایبەتی ئاماژە بە دوو کێشە کراوە کە ئەمڕۆژ هەندێک ئاماژەم پێکرد لە سەرەتاوە کە لە سەرەتای کتێبەکە و لە سای کۆرسەکەەوە باسمان کردووە کە دوو کێشەی سەرەکی لە کوردستان هەن پەیوەست بە پەروەردەوە کە بوونەتە کێشە بۆ شتی دیکەش یعنی سەرچاوی زۆر کێشەی دیکەن بەس دوو کێشەی سەرەکی ئەو دوو کێشە سەرەکیە چین یەکەم پەروەردە معریفەی پەروەردەیی ڕەخنەییمان نییە یا پێوەست نین یا کەمە نەبۆتە بنەما ئەوشمان وت هەیە خەڵک هەیە لێرە و لەوێ مامۆستا هەیە لێرە و لەوێ دەیکا ئەوەی هەیە لێرە بەڵام نەبۆتە بنەمای ئیش و کارەکان بە هەوڵی تاکە کەسی بە هەوڵی کۆمەڵێک لێرە و کۆمەڵە لێوێ و کەسی لێرە و کەسی لێرەش کراوە بەڵام نەمۆتە بنەما بۆ ئیش و کارە گشتیەکان دوو پژوهێخستنی معرفەی خۆماڵی ئەوەی کە ئەمڕۆ بە تایبەتی جەختمان لێ کردەوە بەوەی کە ئێمە ئەمانەوێ بۆن وەکو خەڵکی تربی نامەنێکوی خۆمان بیت ئێکە وەکو خەڵکی تریژبین پێویست ناکە بیرکەینەوە ئەوان کردوانە ئێمە بەس ئەوەمان لەسەرە تەطبیقیکەین سیارەکە ئەوان دروستیان کردووە بەس ئەوەمان لەسەر لێی خوڕین مۆبایلەکە ئەوان دروستیان کردووە بەس لەسەرمانەوەی ڕسمەکەی پێوەگیری وانە کە ڕسمەکەش جوان دەرەچێت هیچی ئایدی ئێمە نییە هەم کامێرەکە مۆبایلەکە چاکە هەمیش کوردستانی جوان دروست کردووە کە ڕسمەکە جوان دەرەچێت ئیتر ئێمە ینی چی دەستی ئێمەیتیانی بە کورتەکەی کە دەستی منیشیتیانەبوو بوو سە بۆ نمونەکە ئایفۆن زۆر چاک بوو کێشەی نەبوویتن بۆ چم شتێکی دەستکاری بکەم یعنی پێویستم پێی نابێت وانە وای لێ هاتووە بەو شێوەیە بۆیە ئەم دوو کێشەی یەکتری تەواو ئەکەن یەکەم من پێویست ناکە بە شێوەیە ڕخنەی بیرە پەروەردە بکەینەوە گرنگ ئەوەیە بەس ئەوەی ئەوان کردوانە ئێمە دووبارەیکەینەوە دومیش کەوامان کرد قیمەتی شتەکەی خۆمان نازانین لە خۆمانەوە فێر نابین یان کێشەکانی خۆمان چارەسەر ناکەین ئەچین دەرمانی ئەوانێنین بۆ دەردەکەی خۆمان نەک دەرمانێ پیاکەین بۆ دەردەکەی خۆمان چونکە ئەوان کاتێک وڵاتێک باشە کە سیستەمێک باشە کە قوتابخانەیەک باشە ڕاستی کە دەچی لێ دەکۆڵیتەوە سەرەکی وەکو خۆی ئەکات یعنی بۆ نمونە سەرچاوەی معریفەکە توێژینەوەکانی خۆیانن سەرچاوەی کتێبەکان سەرچاوەی ئەو شتانی کە دەخوێندرێ خۆیانن مامۆساکە دەورێکی زۆری هەیە کۆمەڵگەکە دەورێکی زۆری هەیە کەم تا زۆر من ناوم لە هەموو شوێنە ئێوێ بەهەشتەوەمان نا قسەکە لەوە نییە بەگشتی وڵاتانی بەناو پێشکەوتوو بە دوای خۆیانەوەن ئێمە بە دوای ئەوانەوەین ینی ئێمە هەمیشە کلکی ئەوانی بەس ئەوان کلک نین ئەوان خۆیانن ئەوە کاریگەریە ئەوەشی کە بەڕێوەبەر بە جەنابی وتووە بۆ هاتوێت بەڕێوەبەر ڕاستی بێت دەسەڵاتی نییە ئەو دەسەڵاتی سەپاندنی ڕێنمایەکانی سەرەوەی خۆی هەیە سیستەمەکە وا دامەزراوە هەموو کەسێ عەبدێکی مەئمورە هەموو کەسێ لە سەرەتی ڕێنمایەکان جێبەجێ بکە کێ ڕێنمایەکەی داناوە بۆچی دانراوە چ سودێکی هەیە ئەوە تەمانە چینە لە بەشەکانی دواتر باسی یەکەین مەسەلەی پەروەردەی دیموکراتیەوەمان تەرکیزەکەمان لەسەرەوەیە ئەم هەرەمە تەطبیق بکرد لەسەرەوە بێت بۆ خوارەوە لە خوارەوە وەکو ئەوەی کە بەسەرەوەیە بیکا سەرەوەش
وڵات چیە توێژینەوەی لە ئەوروپا کراوەکەەوە ئەڵێ ئێمەش بێ وا بکەین سیستەمی نازانام کوێ تەطبیقەکەین نازانام فڵان شتەکە والیەکەین ئیتر ئاوە تخۆ بەڕێوەبەر چی دەسەد بەڕێوەبەر یەک ئەمەە دەسەڵاتی نییە دەسەڵاتی چەسانەوەی هەیە بەس دەسەڵاتی ینی وەکو دەسەڵاتی ڕاستەقینی نییە تەنها ئەو دەسەڵاتی هەیە کە شت تەطبیقەکە بەسەر تو بیسەپێن دەسەڵاتی بەسەر ئەوانەی خوار خۆیدا دەشکێ کێشەکە ئێمە لەوەیە لە بازنێکدا دەخولینەوە لە بازنێکدا دەخولینەوە ینی ناتوانین لە بازنەکە دەرچین کە ناشتوانین لە بازنەکە دەرچین بە شێوەیەکی گشتی بەشێکی ئەو هۆکارانەیە کە ئێمە لەم کۆرسە لە درێژایی ئەم 6 وانەیە باسمان کردو بەردەوام باسی ئەەکەین بەشێکی ئەوەیە کە ئێمە پەروەردەوەکو بابەت ناخوێنین ئێمە لە عێراق و کوردستان بڕوانامەمان نییە لە پەروەردە مانەوەنیە کە هەمان بوویتر ئۆتۆماتیکی چاکە بێ ئاگادار بڕوانەمان نییە لە پەروەردەی ڕەخنەیی ینی دیراسی پەروەردە ناکەین توێژینەوەی پەروەردە ناکەین زین چۆنە نایخوێنین شێوازە جیاوازەکانی ناکەین مناقەشەی ئەکادمی ڕێکوپێکی ناکەین مناقەش ئەم قسانەی کە لێرە دەکرێتەوە چێ لە زانکۆ بکرێت چای لەسەر دەر ئەکرێت سان لەسەر فەسڵ ئەکرێت تێگەی ئەنجایسە بۆ نمونە من ترسم لەوە نییە مامۆستایان کە لێرە بەشدارن فێر نەبوو بن مامۆستایەک بەم نیوەشەوە هاتبێ بەشدار بێ من چ مەجبورم بیسەپێنم بڵێم وەڵا ئیلا تۆ ئەبێ ئەمتحان بکەیت و پرسیارەکانی من جواب نەیتەوەیتە دەرنەچووی حساب نیت فێر نەبووی ینی کۆمەڵی مامەڵەیە کۆمەڵی هەڵوێستە کە لە کوردستانە باوێتی پێوەی گیرۆدەین و خەریکین وای کردو کە نەتوانین لێ دەرچین لەبەرەوە ئەمە ینی بەشێکی مەسەلەکانە دەستان خۆش بە مامۆستا بورهان هیوام وایە لە دەرسەکانی تریش لەگەڵمان بیت و تێبینی و ڕەخنە و پرسیاری هەبێت و ئەمانە پێمان خۆشە بێ هەڵبەت ئێمە سوود لە جەنابیش وەرئەگرین زۆر سوپاس مامۆستا بورهان دەستان خۆش بێ ئەخوا بەڕێز مامۆستا یەحیا فەرموو دواتر بەڕێز مامۆستا ناهیدا بەڵێ ئەسڵاوی خواتان لێ بێ مامۆستانی بەڕێز دکتۆر گیان دەست خۆش بێ بەڕاستی وتەکانی زۆر کاریگەرەوە ئیسفادەی هەیە بەڵام مامۆستایان بەکۆی گشتی قسەکەی جەنابتە ئەمە بەس ئەمرەکە جێبەجێ ئەەکەی مدیرەکەی ئەڵێ من ڕێنماییە لەسەر ڕێنمایە بڕۆ مشریفی ئەڵێ بەم قسەکەی تۆ تاوە ئەمە ئەمرەکان جێبەجێ ئەکرێت بەڵام هەیشە مامۆستا هەیە گۆڕانکاریەکە بەڵام ئەوێ گۆڕانکاری بکات بەڵام لێ وەرناگیرێت بەڕاستی قورسە هەندێک جار قسەکەی تۆیە ینی مامۆستا ناڕەحەتیە چێژێت ینی عەزابە درێت بەڕاستی تونوتیژی لەگەڵ ئەکرێت ینی لێ قبوڵ ناکرێت لەم کۆمەڵگا بەڕاستی ئێمە لەناو کۆمەڵگاکەیان ینی بۆ نمونە من مامۆستا بووم لە سەیسایق بووم مامۆستاجی ڕەفیقمان کەسێکی زۆر چالاکەوە بوو ڕۆژە سیارەکەی پەچی کەوتۆزە درەنگ هاتە مەکتەب یعنی مدیرەکەی گوتی من سیارەکەم شکاوە دەستی ئەوە پیس بوو وتی وەڵای مامۆستا غایب دێم وتمان ئاهوتی بۆ کاکە وتی وەڵای سیارەشکان لە تەربیان لە پەروەردان نییە تۆ سێ وەڵای نمونەیەکی جوانە ژیان پەیوەست نییە بە پەروەردەوە لە دەرەوەی خۆدا بڕاو قسەیەکی زۆر جوانە وەڵا وتی وەڵا سیارەشکان لە پەروەردان نمونەیەکی زۆر ڕاستەکە لای ئەو پەروەردە دابراوە لە ژیان ئەو ڕسمای بینیت بەڵێ بەڵێ مامۆستا شتێکی کەش زۆر مهمە ئەو قسەی تۆ تەواو ئێمە شتەکان وەرەگرین لە دەرەوە مە خوێندنی سویدی ئەمە فینلەندی ئەمە هەمووی تاقیەکەنەوە بەسەرمانەوە ئیتر نازانم دەرەچین لە ژێریەیانە ئەمە یەک دووش ئەڵێ قاز لاسانەی مراوی کردەوە ڕێوشوونی ڕێڕەوی خۆی لەبیر چووە یعنی ئێمەش بەڕاستی تا ئەم جێبەجێەکەین شتێکی کێنە ئێسێبێن بەسەرمانە و هیچ لە مەسەلەکە ناگۆڕێ بەڵام ئێمە وەکو خۆمان مەکتەبی ئەمە یعنی بەڕاستی کراوین ئێمە خۆمان لە هەڵەبجین یعنی تقریبا نمونەین سامە مناڵمانەیە بە ئینگلیزی قسە کاتێ مەکتەبی حکومیشین یعنی من یعنی ئیشکالی ئێمە لەم وڵاتە ئەوەیە وای لێ هاتووە بۆچی هەموو کەسەکان مناڵەکان ئەبەنە دەرەوەی خوێندنە حکومیەکانی بەنە ئەهلی ینی ئیشکالەکەی تەواو ڕەخ نەگرە یعنی مامۆستا لە چەق بەستوویەکە لە شوێنێکە ئەسوڕێتەوە 15 ساڵە 20 ساڵە هەر یەک شتە یەک قەوانە پلانەکەت دەرەجەکەت نمرەکەت
زاید و ناقسەکەت خۆگۆڕینەکەت پێڵاوەکەت نازان پرسیاری ئەوەکە بەس ئەی ناڵێ ئەی مێش کە دەی عیلمەکەت چی و کرد لە عیلمەکە دادی مامۆساوەرە چیت کرد چیت زیاد کرد باسی ئەوە ناکڵێت تۆ بەس وەکو کتێبەکە بیخێنەوە تا ئەوڕۆرەوە ڕاست زۆر سپاس دەستخۆشوری یەکەم من زۆر بەڕاستی سوادەم لە وتەکان کرد زۆر سپاس دەکەم سپاس دەکەم مامۆسایەک پرسیارەگەر ئاسایی بێ مامۆسای فەرموو تەلەبەکانتان دڵیان خۆشە وەڵی بەڕاستی من بەشداری دەورەیەکم کرد دوای دەورەکە بەعزێ مامۆسا قسەم بۆ کردن زۆر ئیسفادە هەبوو بەڕاستی وە تەلەبەکانمان ئێمە بەڕاستی وەکو هاوڕێن لەگەڵی وەکو مامۆساکان زۆربەی زۆر زۆر باشن و ئەتوانم من نمونەی ڤیدۆشو بۆ بنێرم بە تایبەتی بەڵێ وەڵا خۆ ئەگەر لە تەلەگرامەکە هەیت دای بنەی باش ئەبێ بۆی مامۆستایان ببینیان نێتوانین ئەو شتانە ئاڵوگۆڕکەین ینی ئێمە شتێکی کەشمانەیە دکتۆر ینی مامۆسایەکمان لایە مامۆسای ئینگلیزیە چی کردووە پەرەبێدانێکی کردووە بۆ ئەو مناڵانی کە چالاکن هەوڵەدەن بە ئینگلیزی قسە بکەن یان هەوڵەدەن ڕەفیقەکان فێرکەن مەدالیان پێشکەشەکە یعنی هەدیەیان پێشکەشەکە من لەگەڵ ئەوانیم جیاوازی بکرێ ینی بە کۆی گشتی یان ئەبێ هەمووی وەریگرێ بەڵام ئەمە وەکو خۆی کردوێتی وەکو خۆی و مناڵەکان دەستکراون وە چالاکن و مەکتەبێکی نمونەی لە سنوورەکەی خۆمانە بەڵام ئێمە ڕاوێشکردن و تێکەڵکردن لەگەڵ دایک و باوک وە سەردانکردن شتێکی کراوەمان کردووە جێدەستیشمان دیارە جەنابتان تەمان پرسیارەکەم دووبارە ئەەکەمەوە خوێنکارەکانتان ئاسوودەن دڵخۆشن حەزەکەن بێن بۆ مەکتەب پێتان وایە کە مناڵەکان کە لە مەکتەبن دڵیان خۆشە وەڵایی بە کۆی گشتی تقریبان لە ١٨ بەڵێ بۆ ئێمە زیاتر کراوەترین لەگەڵ مناڵەکان یعنی تێکەڵترین جیاوازترین لە شوێنانی کە من زۆر دڵنیام دەست خۆش بە مامۆستا یەک دووشت لەو نمونە و لەو تێبینی جەنابەت باس کرد یەکەم مامۆستا حەجەنابیشت و مامۆستا بورهانیش ئاماژەتان بەوە کرد کە بە تەنیا و سەپۆرت نییە و پشتگرتن نییە و سەختە و ئەمانە بەس ئەوەتانێ ها ئەوەتە خۆتان نمونەن کە بەڵێ دەکرێ بیکەیت لە نێو ئەم سیستەمەی خۆمانە دەکرێشت بکەیت ئایا هەموو سیستەمەکە پشتگیری تۆیە ئایا هەمووی دەستخۆشی لێەکە ئایا بێکێشەیە ئایا پشتت ئەگرن نەخێر بەڵام لە هەموو شوێن ئەی ژیان بەشێکی وایە بەشێکی ژیان خۆی ئەم بربەست و ڕێگریەیە تەمان لە کوردستان زیاتر من ئەمە لادانی گلەیی نییە لە سیستەمەکە بەڵام پێدانی هیوایە بەوەی کە بەڕاستی ئێمە چەنە سەختیش ئەبینین چەنە هەندێک لەم قسانەی دەکەین و لەو چالاکی و کردارانە ئەیکین ڕێگریان لەسەر و تووشی شتمانەکاتە بەڵام مرۆڤ شتی باش کە دەکا خەڵک کە شتی باش دەکەن شتێک هەیە ئاگرێک هەیە کە پاڵی پێوە ئەنێت بیکات ئێوە مامۆسا لەو مەکتەبەی خۆتان مەعاشتان زیاتر پێدەن باوەڕم وانە نەوەڵە ینی کشتێکی تر هەیە ئێوە ڕێنمایەکان بە ئێوە جیاوازە یاسایەکی تر بەکاردێنن سیستەمێکی تر بەکاردێنن بەڕێوەبەری وەڵا هەر قسەکەی توێ عنی ئێمە هەستەکەین کەمێ یاخی بین بەڵام هەر ینی قسەیش یێتە سەرمان دڵنیان بە ئەگە جا قسە نێتە سەرەبێت لە بترسی لە ئیشەکەت لە ئیشەکەی لە خۆت بترسی بەڵێ وەخالەوە چێ شتێکی باش نەکەم بۆیەوە هینە وانە کتێبی مەلەی دژەڕەوت ڕسمەکە بینن مەسەلەکە کەمینە و زۆرینە نییە مەسەلەکە ئەوەیە کۆمەڵێک کەس هەن لە مێژووە لە کۆمەڵگە لە هەموو کاتێکدا کە ئاگرێک لە ناخیانە هەیە پاڵم پێوەنێ کۆمەڵە شت بکەن کۆمەڵە شت بە جیاوازی بکەن تەنانەت ئەگەر ڕێگریشان لێ بکرێ بەڵکو وا دەکەن چونکە ئەوەی ئێوە بۆچی مامۆستا یەحیا ئەزانی جەنابەت بۆچی دڵت خۆشەوە بە نمونە ئەهێنیتەوە چونکە لە هی مەکتەبەکانی تر ناچێ تۆزانی ئەگەر لە هەڵەبجەجان باسی هەڵەبجەت کرد ئەگەر لە هەڵەبجە 20 مەکتەبی وای تیابێت چلی وای تیابێ نازم لەوە چ زیاتریش بێنات بەس تۆ لە 100 مەکتەبی وای تیابێت تۆ باسی ناکەی
چونکە منەتیان نییە بەس چونکە جیاوازی چونکە شتێکی نمونەیەکی باش دەدەی دڵە پێی خۆشە پێی ئەوە بوویت جێگای فەخرە بۆت تەنانەت ئەگەر لەسەر حسابی تەندروستی خۆتان و لەسەر حسابی دەرونی خۆتان لەسەر حسابی ماڵ و حاڵ و گرفانی خۆشتان بێت ئەنی مەبەستم لەوەیە کاتێک ئێمە دەست دەدەین ئەو شتانە یعنی چاوەڕێ نابێت چاوەڕێ بکەیت یعنی نابێت چاوەڕ بکەیت نەک ئەوەی کە هی معنی واقع پێت ئەڵێ تۆ دەست داوەتە شتێک کە لە واقعێکدایە ئەم واقع پێی باش نییە تۆ وا بکەیت بەس تۆ هەر دەیکەی بەڵام قسەکە لێرە لەوەیە بۆچی واقعەکە وایە بۆچی خەڵکی تر نایکات تۆ دەیکی ئەنجاوی تۆ بیکی چۆن سار نەبیتەوە چۆن باشتریکی چۆن چاکتریکی وانە بۆیە ئەوانە ئەوە نمونە بوو بۆ جەنابیش و بۆ منیش و بۆ مامۆسا بورهانیش کە ئیش دەکرێت ئیش هەیە لەگەڵ بوونی ڕێگر و دەرکردن و فەسڵکردن و چیش ئیشیش دەکرێت و نمونەی چاکیش هەیە و من نمونەم هەیە و ئێوە نمونەتان هەیە و خەڵکی تر نمونەی هەیە بەڵامی تر ئەمە ئاوایە ینی ئەمە ژیانەکەیە تۆ ئەگەر سەختیتیان نەبووایە چەند خۆشە بوو بە کۆنتترۆلێک یەکسەر لە ماڵەوە جلیش لەبەرێ بچی لە مەکتەب دەرسەکەش بکەیت و بێتەوە معاشەکەش وەرگرت بەس هەموو گیانمان هەوڵە هەموو گیانمان هەوڵدانە ئیشەکەمان وایە و دەشکرێ بەڕاستی نمونەی چاک هەیە مامۆستا فەریدە دەڵێ مامۆستا یەحیا بۆ جەنابتە پرسیارەکە باش دەستان خۆش بە مامۆستایان پرسیاری تر ڕخنەی تر تێبینی چی بەڕێز دەست خۆش بەکاتۆگیان بەڕێز مامۆستا ناهیدا مامۆستا ناهیدەگیان سڵاو لە هەموو لایەک دەستخۆشی زۆرم هەیە بۆ کاک دکتۆری بەڕێز بەڕاستی من لە 100% هاوڕام لەگەڵ بەڕێستانە هەر ئێستا ئەزمونێکی ژیانی خۆمە گەڕمەوە کە 11 ساڵ پێش ئێستا ئەم سیستمی سویدیە هات بەڕێوبەرەکەمان کۆبوونەوەی پێکردین وتیان مامۆستایان وەرن مزگەنێکی زۆر خۆشم پێتان هەیە کە سیستمێک هاتووە سیستمی سویدیە و ئێمە لە قوتابخانەکەمانە جێبەجێیەکەین دو ئەوەکەیتە بەڕێوەبەر قسەکانی تەواو بوو لە ئەخیر یاوتی سناهیدا ئەم مزگەنێ بۆ تۆ زۆر خۆشە بە حکمی ئەوەی مامۆستای ئینگلیزی وتم وەڵاهی مامۆستا من هیچ گەشتبین نیم بەم سیستەمە وتی بۆچی بەداخەوە یعنی لە ناو 35 مامۆستای من ڕای جیاوازم هەبوو زۆر پێی سیر بوو زۆر پێشی یعنی گەران بوو چاوەڕێی ئەو وەڵامی نەئەکرد لە من مشت مامۆستای بەڕێز وەڵاهی لەبەر ئەوەی کاتێ ئێمە ئەتوانین سیستمی سویدی جێبەجێ بکەین کە لە ئەساسەوە بیناکەمان بینایەکی سویدیانە بێ دەوامەکەمان قوتابخانە فەرش ڕێژ بێ فێنکەرەوە هەبێ گەرمکەرەوە هەبێ ژەمێکی خواردن هەبێ هەر مناڵێت تاکێت دۆڵاب و کەنتۆری خۆی هەبێ شتومەکەکانی تێکە ئێمە چە تەلەبە جاری وایە شەڕێتی لەسەر کورسی ئەڵێ مامۆستا گەرزوونێم کورسیم بەرناکەوێ بۆ دانیشتن ئێمە سیستمی سویدی لەکوێی ئێرەیە تەطبیقە بێ ئیتر وای لێ هاو ڕۆژگار هات و ڕۆژ ئەو سیستما فەشەلی هێنا و ڕۆژەبانی کردموتی ئەوەرە سناهی دەباشەوە تۆ چی یعنی و فکرە فراوانی تۆ چی بوو من ئەو کاتە بەڕاستی گاڵتم بۆ بیڕایت و ئەهات بەڵام لە 100% ئەوەی تۆ ڕاست بوو یعنی دایک و باوک هاواری لێ هەستا کە مامۆستا منهەجی کتێبەکان زۆر قورسە دایک و باوک هەبوو خۆی هەندەسەی تەواو کردبوو تۆبی تەواو کردبوو ئەوی ناتوانم سعی زانست بە مناڵەکەم کەم لەبەرەوەی مستەڵەحی زانستیش لە ئینگلیزیە قورسە و بزات بۆ مناڵی ئێمەش یعنی زانستی پۆلیەکە کە سەرمێکوتەی تیا بوو کە سەرمێکوتە زۆر مناڵ بە کوردیش نازانێتی پێڵێ چ جای بە ئینگلیزی ئەمە یەکێک لە ئەزمونەکانی خۆم کە الحەمدوللا ئەو مەلێک ژەڕەوتەم کردووە ئەیکێکی تریان ئەم ساڵە کتابێک هاتۆ کە گوایوانی وەرزش نابێ بکەوێتە کۆتایی وانەکانەوە ئەبێ لە سەرەتایە لە ناوەڕاستا بێ ئێمەش سەیرەکەم نەژوورێکمان هەیە بۆ خۆگەڕم لە قوتابخانەی کوڕانم حەوت بۆ نوێیە یعنی کاتێ ئەڕۆیەتەوە بچی بۆ پۆلەکە سێرەکەی قوتابی هەمووی خەریکی خۆگۆڕینە و ئیتر لەگەڵ ڕێزما بۆ ئێوە بۆن ئارەق و ئیترها فەوزایەک دروست ئەبێت و ئەمانە ئیتر ڕۆژێک گەڕامەوە بۆ لای مدیر و معاونەکەمان وتمەی هاوار خۆ ئەمە قسەی خۆی گەورە نەبێ هەر جێبەجێ بکرێ خەڵک قسەی خۆی گەورە جێبەجێ ناکە ئێوە بۆ هەرچی بێڵن سەمیعنا وەئەطەعنا وتم ئەم قوتابخانەی ئێمە یعنی ئەو بوارەی بۆ نەڕەخساوە یعنی ژوورێک نەبێ قوتابی خۆی تیا بگۆڕێ وتم ئەمە بۆ شوێنێک ئەبێ تەنانەت مەلەوانگە و مەسبەحێکیش بێ مناڵەکە بچێ دوای وەرزشەکە دووشێکیش بکات و ئەنجا بێتەوە بۆ دەرس بەڵام هەر لەبەر بۆ نارەقیان بێزارەبی وتیان وەڵی ئیتر مامۆستا ئەمە بە من و تۆ ناگۆڕێ یاسایە و دانراوێ ئێمە جێبەجێکەین ینی تا ئێستا ئەمە زۆر جار ئەوانەم کردو و لە 100%یش لەگەڵتام دەستیش خۆش بێ هەست پرۆژێکیشدا مەزران ئەندامم لەگەڵتان دەستان خۆش سەرکۆ بن مامۆستا من نمونەی وەکو ئێوە کە باسیەکەن و نمونەی ترکە خۆم ئەیبینم و خوێنکاری خۆم و مامۆستای خۆم و خەڵک ئەبینم کە
کە ئەوانەیە وای کردووە جارێکی تروازم ئەوە وتم لە هەڵەبجە ئەڵێن کلمەی قوڵپی کردوتەوە ینی ئەڵێم خوا لەبەر باشەکانە ئەم وڵاتی قڵپ نەکردوێتەوە یانی تۆزێکی پێ ماوە لەبەرەوەی نمونەی باش هەن لەبەرەوەی خەڵکی هەن شت ئەکەن لەبەرەوە کە دەڵێن هەمووی وایە و ئەمانە زۆرجار تووڕین و ئەمەین ئەگینا بەڕاستی ڕێگە هەیە شت هەیە ئیش دەکرێشی باش دەکرێ ڕاستە ئەنجەشتی باش دەکرێ نەک لەبەر ئەوەی پشتگیری هەیە شتی باشەکرێت هەرچەندە ڕێگریش هەیە شتی باشەکرێت دەبرن نمونەی باشەیە ڕێگەی باشەشتی باشەیە مەسەلەی سیستەمی سویدیە بێت تۆ بە سوید ئەنجا سیستەمی سوید ینی ئەو کاتە مانایی هەیە خۆ مانایوانی ئیسپادی لێ ناکرێ سە بە من بڵێ سیستەمی سویدی و نازانم چی من ناڵم لە ئەساسەوە ئیسپادی لێمەکە بەس ئەبێ بە کوێرانە نەیهێنی ئەجا نابێت شتێک بێ بهێنرێت تۆ بێت لێرە شتێک دروستکەی سوود لە سوید وەرگری تەمان مەرجنی ئەمە سویدی بوو بێت تەمان بەشێکی ئەوانەی کە خوێندنەوەی جیاوازی بۆ کرێ ئەوانشی کە باسییان کردو ئەمانە خۆ هەر لە سەرتا وتوانە ئەمە سویدی نیە و سوپادی لێکراوە بەڵام بەگشتی لە چ پێگەیەکەوە ئیسپادی لەکەیت تۆ کەسێکیت بۆ نمونە ئامادەیت جارێ پێش هەموو شتێک کێشەکانی خۆت دەزانی نەخۆشەکەی خۆت دەزانی پێشەوەی حەبەکە بخۆی پێشەوەی بچی ئیسپادە لە حەبی سویدکەی لە حەبی فینلەندا و کەنەدا بکەی جارێک نەخۆشەکەی خۆت دەزانی چییە بۆ نمونە بەشێکی کێشەکانەوەی ئێمە لە کوردستان نەخۆشەکانی خۆمان نازانین کابرای کە نەخۆشی خستووی ئەوە چێ دەرمانەکەت بۆیێنی ئێمە بۆ نمونە گیرۆدەی دەسەڵاتە پەروەردەیە سیاسیەکەی کەچی ئەوە چێ بۆ دێنێ عیلاجەکە کاکە ئێوە نازانن عیلاجکە بڕۆن بۆ نمونە مامۆستا یەحیا کە لەو قوتابخانەی باسیەکە بڕۆن ئەو قوتابخان ئەدێ بەڵام مامۆستا یەحیا دڵی خۆشە مامۆستا یەحیا دەڵێ لە هەڵەبجە وامان کردووە شتێکمان ئەی من ئەگەر بەڕێوەبەر و وەزیری پەروەردەم دەسەڵاتدار بم ئەچم ئەڵم بزانم ئەم مەکتەبە چییە وای کردووە لە هەڵەبجە باچم لەسەر ئەوە فێر بم بەکاری بێنم ئەوە معریفەی خۆماڵیە بزانم لەوێ چی کراوە و سەدان مەکتەبی تری واش هەیە من نمونم هێناوە چەند جاوتم فلان مامۆستایەک وای کردووە کەسێ وای کردو لە قوتابخانەی وا کراوە با بچین لەوە فێر بین بچین زین ئەوەن چیەکەن تۆ بۆ بێ چاوەڕێگەی لە سەری سەرەوە پێ دڵێ وا بکە با ئێوە لە مەکتەبەکەی ئێوە باشە مامۆستا ناهیدە ئێوە پێویستان بەوە هەیە دەرسی وەرزشتان هەبێ وانە باشە لەو قوتابخانەی ئێوە چۆن جەدوەلی وەرزش و دەرسی وەرزش بکرێ باشە ئێوە سەرپشک بن جەدوەلێک دانێ شتێک دانێن ئەم مناڵانە وەرزش بکەن چکە وەرزش گرنگەوانی هەمومان باوەڕما گرنگە و چاکە و چی گرنگە پێویستە مامۆستاگیان بەڵام پێویست ناکە من لەسەر ئەساسی قوتابخانێکی تر بەسەر توای سەپێن من ئەڵم خۆتان چۆنتان پێ باشە وا بکەن با مەکتەبەکەی دراوسێتان ئەوان چۆنان پێ باشە وا بکەن نەک یەکی شتێک بینی بیسەپێنی بەسەر هەمویانە هەموو یۆک پێکلێکی ئەوە کێشەکەیە دەبەرەوەی ئەمەیە کە دڵێن معریفەی پەروەردەی خۆماڵی ئەوەیە کە لە وڵاتی خۆمانە بای ئەو نشت هەیە لێگەڕێ ئەم بۆکو ئەم ڕسمە هەیە مامۆساکە و سیستەمەکە وای کردووە کە تۆ تەرکیزت لەسەر کتێبەکە و لەسەر شتەکە بێ واز لە ژیان بێنی وەکو مامۆساوتی سیارەتێک چون لە پەروەردە نییە چۆن نییە لە پەروەردە کورە نەخۆشی هەیە بێمەعاشی هەیە سیاست هەیە ئیخباری تەلەڤیزیۆن هەیە شەڕی ئۆکرانیا هەیە کورە نازانم شەڕی بەغا هەیە چۆن نییە یعنی چۆن سیاست لە پەروەردە نابێت لە باسی سیاست چۆن نییە ینی ژیان نایتۆ لە ژیان قوتابخانە لە ژیان دابڕیەوە ئەمە لەکوێشتی وا هەیە ئەبێت لە قوتابخانە تۆ مناقەشەی سیاست بکەی ئەبێت لە زانکۆ مناقەشەی حکومداری و دەوڵەتداری بکەی مناقەشەی سیاسی بکەی مناقەشەی ڕائیە جیاوازەکان بکەی تۆ ئەگەر لە قوتابخانە لە پۆلا کردت لەسەر جادە دەسەویەخە نابیت و چەقۆ و دەمانچێت لە یەکتر دەرنایەنی کۆمەڵگە لە زانکۆوە مناقەشەی نەکەیت یارمەتی دەر نەبیت خەڵک کێشە کۆمەڵایەتی و سیاسی و ئابوووریەکان مناقەشە بکە و نێخیتە منهەجەوە لە کۆمەڵگە خەڵک دەسەویەخە ئەبێ ئەیوانە بۆیە ینی بۆیە من دێمە سەر ئەوە بەڕاستی ینی پەروەردەناسی ڕەخنەیی ئەمە بنەماکانیەتی پێت ئەڵێ مەرج نییە شتێک لە ئەوروپا باش بوو لێرەش باشە مەرج ینی بۆ نمونە هەموو شتێ زانست نییە هەموو شتێ زانستی نییە هەموو شتێکی عەقڵانی مەرج نییە عاقڵانە بێت بێتانیە باسماگەر ها من
هەموو جار شتەکان بەیەکەوە ئەلکێنمەوە بۆی بزانن ئێمە کە باسی پەروەردەناسی ڕخنەیی ئەەکەین هەر گلەی و قسە فرێدان نییە میتۆد قوتابخانەیەکی فکریە جۆرێک بۆ چوونە پێت ئەڵێ معریفەت تەنها شتێک نییە کە لە ناو کتێبا بێ معریفەت تەنها ڕاست و غەڵەت نییە بڵێ وڵا ئاڵتون زێر بە نرخە ئیتر تەواو بە نرخە ئەبێ بڵێ لانی کۆمەڵایەتی کاریگەری هەیە لانی سیاسی لانی مێژوویی کاریگەری هەیە شتێک کە بۆ قوتابخانەیەکی شاری سلێمانی باش بێ مەرج نییە بۆ قوتابخانەیەکی لادەیەکی ئەو لاترەوە باش بێ مەرج نییە هەمان معریفە هەمان عیلم هەمان شت بۆ هەمان شوێن باش بێ لە هەمان کاتدا تەنانەت تۆ بچی بڵێ وڵاتی فینلەندا وای کرد ئێمە ژوا بکەین باشە بین مەرج نییە وابێت مناڵم قەت وانە ئەڵم مەرج نییە وابێت ئەم شتانە پێویستی بە بیری ڕخنەیی هەیە بۆیە ینی حەزەکەم ئەوە بزانین کە ئێمە لە پەروەردەناسی ڕخنەیی کۆمەڵێ بنەمامان هەیە کۆمەڵێ بنەمامان هەیە باسێکن جاگەر مامۆستایانی کە کتێبی مەلێت جەڕۆتیان هەیە لە پێشەکی چاپی یەکەم بە تایبەتی لێرە عینیشت دامناوەتەوە پەروەردەناسی ڕخنەیی بە تایبەتی بە خاڵ تەمان لێرە بە خاڵ 6 خاڵم نووسیوە بنەماکانی پەروەردەناسی ڕخنەیی دەکرێت بچنەوە بە تایبەتی ئەگە حەزکەن ببینن بنەماکان لەوێ هەیە بەڵام ئەوەی کە جەختی لێ ئەکرێتەوە ئەوەیە کە ئێمە چ جۆرە کۆمەڵگەیەک چ جۆرە قوتابخانەیەک بۆچی قوتابخانەکە وابێ ئامانجمان لە قوتابخانە چی ئامانجمان لە کتێبەکە چییە شتەکانمان وازح بێ لەسەر ئەو بنەمایە کە ئیشەڵا لە وانەکانی ترا چینە مەسەلەی پەروەردەی دیموکراتی باسی ئەوە ئەکەین ئەمە چییە ئەم پەروەردەی دیموکراتیە ئەمە بەسمان دیموکراسی چییە یعنی چی پەروەردەی دیموکراتی ئێمە پەیوەندی چییە بە مەسەلەی پەروەردەوە وانی پەیوەندی چیە بە مەسەلەی کۆمەڵایەتی و گۆڕانکاری کۆمەڵاتیانی ئەنی ئەم قسانە دێنەوە سەری لەسەر کۆمەڵێ بنەما کە ئەوانی کە جەنابتان باسان کرد و مامۆستاکانی دیکە باسییان کرد هەمووی نمونەن کە ڕنگدانەوەی ئەو بۆ چوونن بەڵام ئێمە لە پەروەردەناسی ڕخنەیە قاڵبێکی دیارکرامان ئەخێن و قاڵبەوە کە کۆمەڵێ بنەمای تایە و کۆمەڵێ قسە و کۆمەڵێ تەرحی هەیە بابن کۆمەڵێ تێزی دەستان خۆشمێ زۆر سپاس کاکتۆر یان زۆر سپاس مامۆستا ناهیدە بەڕێز کاکتۆر ئێمە 4 خولەک کاتمان ماوە مامۆستایەکی بەڕێز شتێکی هەیە و ضرورە لە خزمەتیین ئەگەر جەنابتان شتێکتانەیە بفەرمون دکتۆرە پەروین بمبورە پێشتر کە دەست بەرز کردبووە مایکەکەم قوفڵ بوو نەمەتوانی لەو کاتی کە کاکتۆر فەرمووی پرسیار و ئەوە نەمتوانی ئەگەر دکتۆرە ئێستا شتێکی هەیە لە ماوەی ئەو دووسێ خولەکەیە لە خزمەتی ئابین دکتۆرە گیان لەگەڵمانی بەڵێ دەست خۆش مامۆستا ناهیدە دکتۆر وەڵام من شتم کۆمەڵە شت دەنووسم عادەتەن ملاحەزات بەڵام هەستەکەم زۆر لەوانەیە ملاحە پێ تێبینیەکانم زۆری نەبێت لەگەڵ لێرە باسی بکەم بەڵام لە کۆی قسەکانی کاک دکتۆرە ئەگەر هی نەبێ من پێم وایە تەنها ئێمە لە پەروەردەیەوانین دانیشین بڵێین ئێمە لە پەروەردەیە چاولێکەریەکەین ئێمە سیستمی پەروەردەی دێنین ئەمە دێنین بەڵام کۆی بابەتەکە ئەوەی ئێمە لە هەموو شتێکە ئەمە ئەەکەین بەڵام کاتە ئێمە لە پێکهاتە و بنیادی کۆمەڵاتی کۆمەڵگەکەمانە ئەم شتە ڕەنگی داوەتەوە دروست بووە بینا کراوە بەڵام ئەکرێت پەروەردە هەموو کەسێکی پیاتی ئەپەڕێ کەس لی بەدەرنێ عنی وەکو مەوتەکەی لێ هاتووە زۆر باش هاتمام ساو ڕسمەتان لایەوەنی ئەبینن ئەو ڕسمە سدامنا ڕێک قسەی کە جەنابەت کرد ڕێک ئێساوە تەدویق بوو کاتەکەی باش هات بەڵێ بەڵێ ڕێک ئێمە هەر ئەوە نییە بڵین وڵایەتە تەواو لە پەروەردەیە کاتە هەمووشمان بە پەروەردەیە پەڕین ئەشکری لە پەروەردەوە دەست بکەین بە گۆڕانکاری دەست خۆش بێ و ئیتر هەر بخۆمان مشتەمەعێکی تەقلی چاولێکەرین حەزمان لێ تر هەموو شتێ وەرگین لە دوورەوە هەموو شتێکی بێگانەمان پێخۆش ینی کۆمەڵێ خاڵی کۆمەڵاتی بەهێز هەیە جای خاڵی تر بمێ قسە بکەم ببوورە کاکتۆر ئێمە کاتێکە شتێکگەێنین بەس لەوە ناکەین چۆن وەریگرین بۆ ئەیکەین ینی ها بۆ ئەم شتە وا ئەەکەین بۆ ئەەکەین لەبەرەوە هیچ بنەمایەکی زانستیمان نیە بۆ وەزارەتێکی پەروەردەمان هەیە کۆمەڵێ یەکێکێشەکانی وەزارەتی پەروەردە ئەم هەموو دکتۆرە و ماستەری هەیە بەڵام ناتوانین استفادە بکات لە تاقەکەیان بۆنەوە تۆ ئەتەوێ سیستمێکی سویدی جێبەجێکەی پێشەوە وەرە خەڵکە ئەم هەموو سەرمایە مرۆیەت هەیە بۆ نای دە بەحس ناکەی دە لێکۆڵینەوە ناکەی تێست وەرناگری دەهین ناکەی هەر ڕێک سیستمەکەیێنێت یعنی نازانم من هەندێک شتەیە
هەر جارێکیش باسم گەشتەکان ئەبینم بەرەو دواوە ئەچین بەرەو پێشەوە ناچین ینی لە هەموو خاڵەکانە بەتایبەتی کە بڵین فۆکەس بکەینە سەر مەسلەی پەروەردە چۆن لە هەموو بوارە ڕاهەندەکانی تری سیاسی و ئابووری ئەوانە بەرەو دواوە ڕۆشتوین لە پەروەردەیشە بزات زۆر بەرەو دواوە ڕۆشتین مع العلم لە سەرمای مرۆیە لە شەهادەیە لە ئەمانە زۆر ڕۆشتوین بەس لە ڕووی جێبەجێکردن و واقع و ئیسفادە کۆمەڵاتی و ئیسفادە ژیان هینەکە ئەوە من نییە دەست خۆشکارتە بفەرموو بڵێ ینی ئەمە تەمان باسەکە کە باسی پەروەردەکەین باسی سیاسەتەکەین باسی حکومڕانیەکەین باسی ژیانی گشتیەکەین باسی سیارە لێ خوڕینەکەین باسی سەرەی سەمون و نانەکەین باسی ئیدارە ئەەکەین باسی بەڕێوەبردننی دەستگا حکومیەکان ئەەکەین باسی دایرەی نفوس ئەەکەین وانە بۆیە تەنها بەسەرەکە باسی پۆل نییە باسی مامۆسایەتی نییە بەتەنیا باسی هەموویەتی بۆچی لەبەرەوەی وەکو جەناب باسی کرد وەکو ڕسمەکەش دیارە ئەم خەڵکە هەمووی بە ئەنواع ئاشکال بەناو سیستەمی قوتابخانەی ڕسمیدا دەڕاو لەو سەرەوە بێ هەمووی لە یەک بچێ هەمووی بێڕۆح بێ و هەمووی بێتاقەت بێ هەمووی کۆمەڵگەیەکی بێزار و بێزراو بین مەسەلەی ئەوەی کە ئێمە تەقلید دەکەین و کوێرانە تەبعاً لە خۆخواوەی دروست نەکردووی ینی ئێمە سروشتی خۆمان وان نییە بڵێ وڵا کورد هەر خۆی وایە ئەبێ بزانین ئەم تەبیعەتەمان لەکوێوە بۆ دروست بووە چییە وا ئەکات ئەمەی کە ئێمە لە چەند وانە باسیەکەین ئەوەیە کە کۆمەڵە بۆچوونمان پێمان وایە بۆ معریفە هەر معریفەیە ڕاست و غەڵەت ڕاست و غەڵەتە کە ڕاست بوو ڕاستە ئیتر کە ڕاست بوو بۆچی یعنی ڕاستە ئیتر خۆ مناقەشەی ناکەین تۆ ئێمە چین یعنی دانیشین ڕخنە لە نازانم عیلم بگرین ئەها ئەو قسانە ئەمە هەمووی کۆمەڵێن شتن کە ڕوئەدا ئەنجامەکەی ئەوەیە کە هەیە ئێمە بزانین وڵاتانی تر چیەکە بۆیمە وەکو ئام بکەین خۆمان شت ناکەین پێویست هەست ناکەین پێویستەکە وا بکەین ئەنی وا هەستەکەین پێویست ناکە بیکەین خۆ وەکو کردن توێژینەوەکردن توێژینەوە ئەەکەین توێژینەوەکردن توێژینەوە ئەەکەین بەڵام بارەکەی ئێمە هەر چلمەنە دەڵێ هەرچی بە باری من هەر چلمەنە بەڕێوەبەری پەروەردە هەر ئیشەکە ئێوەیە ڕێنمایەکان جێبەجێ بکات بەڕێوەبەری گشتیەکە هەر ئەوەیە وا بکە هەر ئەمە ئەەکەین کە ئەی زانین بۆ نمونەسی چاکە هەتا ئەو کاتەی کە ئەڵێ بە منەڵێ وڵا ئیشەکە وا مەکە ئەڵێ نەنەنە چاکە بەس بۆ خۆت چاکە ئەوە لە نەزەری باشە بەس لە عملی بەکەڵک نایە پێڵی ئیمتیحانات وا مەکەڵەوە نابێ بێ ئیمتیحانەکە چۆنە بنێکی پێڵی بعد سعات نۆت دەوام بێ سعات هەشت نەبێت نابێت چۆنە بێت ئەوە چی ئەمە فۆزا دەبستەکە یعنی کە ئەبێت تشتی عملی ئەتوێ شتێکی بکەی یەکسەر ڕێگری لێەکە پێتەڵێ توێژینەوە کە بەزەگە توێژینەوە بەدلی من نەبوو نایکەم ئەگە توێژینەوەکە وەکو ئەوە نەبوو کە من 20 ساڵە ئەیکەم نایکەم ینی هەر کاتێک لەگەڵ قسەی منە گونجا ئەوە بەخواشتی چاکە هەر کاتێک لەگەڵ قسەی منانە گونجا تۆ لە خۆتۆ بۆ قسە گەشتانە وانییە و نابێ و تەطبیق نابێ ئەم شتە ئەبێ وەکو ئەو شتە بێکە پێتەڵێ چی ئەم کتێبە ئەم دەرسەش زۆر میم ئەڵێ زۆر باشە بەس ئاخەماسە لە ئیمتیحانە چۆن ئیمتیحانی تیا بکەین چۆن پرسیاری دێن یعنی ئەها کۆمەڵی قاڵب و شتمان هەیە بێ هەمیشە شتەکانمان بپێ و قاڵبە بێ یینە نایەڵێ جا ئەوەیە بەشێکی سەرەتایی کێشەکان کە وەکوتە من لێرە خسومە دو سەر دووشت یەکەم بە شێوەی ڕخنەیی باسی معریفە و پەروەردە ناکەین دوو شتی خۆشمان بەلاوە گرنگ نییە لەبەرەوەی ئێمە هەمیشە شتی خەڵکی ترمان بەلاوە باشە ئێمە خۆمان چین ئەمێ سەیری ئەوان کەین ئەوان کردویانە فەرقی نییە سویدی بێ فینلندی بێ ئەوان کردیان بۆ ئێمەش باشە بۆ زێر هەر زێڕە علم هەر علمە حەقیچێ بەسەر سیاست و حەقیچێ بەسەر جوغرافیا و کۆمەڵگەوە بۆیە ئەو شتانە وا ئەکات ئەمانە بنەمای ئەو شێوە بیر و بۆچون و مامەڵە و چالاکیانن کە ئێمە پیانەگیرە دەبوون کە مێژوویەکی هەیە پێش هەرێمی کوردستانە پێش 1992 طبعاً بەڵام تر ئێمە زیاتر زۆر جارێتون و تۆڵێکین و کەم تا زۆر دەستکاریەکەین بەس هەمیشە کۆمەڵی خەتی سوورمان هەیە کە ناتوانین لێلادەین ینی سیستەمەکە کۆمەڵی خەتی سووری داناوە لێرا نادا بۆ نمونە تۆ من لەم گروپی خۆمانە بڵێم ئیمتیحان هەر نەکرێ لەوە چێ لە 140 مامۆستاکان بڵێ نابێ بێ ئیمتیحان بکەیت بۆ نمونە بۆ کۆمەڵی خەتی سوورمان هەیە بەرحاڵ دەستان خۆش بێ کاتەکە تێپەڕی زۆر سوپاس و هیوام وایە تەمەن وەکو ئەزانن من ڤیددیۆکان لە کەناڵی یوتیوبەکە دانێ بۆیە پێم خۆشە سەردانی کەناڵی یوتیوبەکە بکەن کۆمەڵشتی دیکەی تێدایە غێری دەرسەکان ئەتوانین بچن سەر دەرسەکان پرسیار دروستە بێت گوێ لێ بگرنەوەشتی دیکە هەبێت کتێبەکەش ئەوەی کە کتێبەکەی هەیە هەمیشە توانێت بە بگەڕێتەوە بیخوێنێتەوە مەلەی دژەڕە و تۆزێ بە تەفسیرتر کۆمەڵشتی تری تێدایە کە هیوام وایە سوودی هەبێت